یاسای مافی بەدەستهێنانی زانیاری ئەو یاسایی کە کەمترین جار کاری پێدەکرێت سەرڕای ئەوەی لە ساڵی 2013ەوە لە پەرلەمانی کوردستان دەرچووە بەڵام تا ئێستا ئەنجومەنی وەزیران و دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ مادەی 20 یاساکەیان جێبەجێ نەکردووە کە تایبەتە بە دەرکردنی ڕێنمایی پێویست بۆ ئاسانکاری جێبەجێکردنی حکومەکانی یاساکە. ئەمە یاسای زۆر باشمان هەیە بەڵام عیلەت لە جێبەجێکردنیاتی مشکلەکە لە جێبەجێکردنی گرفتەکە لەویایە بۆ دروستە بێ یەکێک لەو یاسا باشانش کەمان یاسای بەدەستهێنانی زانیاریەکە ڕێەیە هاوڵاتی بتوانێت بە شێوەیەکی باش لە دایرەکان حکومەتە دەستی بە زانیاری بکە ڕۆژنامە و هاوڵاتیش یانە هەموو کەسێک هەر کەسێک بە دانیشتوێرێمی کوردستان بێ ئەتوانێت دەستی بە زانیاری ڕاگە بە تایبەتی ڕۆژنامە نووس کە لەوانێت ئەو زیاتر پێویستی بە داتا و زانیاری هەبێ و ئێمە ئەو کەسانەمان بان کردو لێرە کە بەڕاستی بەرپرسیارەتی ڕاستەوخوانێ بە تایبەتی دەستەی مافی مرۆڤ نوێنەریان بەڕێوەبەری نووسنگی سلێمانی لێرێ هەروەها بێتە سەندیکا ڕۆژنامەنووسان نوێنەریان لێرێ. جێبەجێ نەکردنی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری زیانی گەورەی بۆ ڕۆژنامەنووسان هەبووە دام و دەستگا حکومی و مەدەنیەکانیش پابەندی یاساکە نابن. سەندیکای ڕۆژنامەنووسان دەڵێ کارنەکردن بە یاساکە کەم تەرخەمیە لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن و دادوەریەوە. هەموو یاسایەک جێبەجێکردنی پەیوەندی هەیە بە دەسەڵاتی پەرلەمان و حکوومەت و قەزا لێرە حکوومەت وەکوتم ئیمانی بە میدیا نییە یا با بڵێم گومانی لێ هەیە و دادگاکان سربەخۆ نین و ترسیان هەیە لە پێدانی ئەم زانیاریانە بە ئاراستەیەک ترا بڕوە ئەمە حقیقەتی تایە. زۆربەی جا ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی گرتن و دادگایی و تەنانەت کوشتنیش دەبنەوە بەشێک لەو حاڵەتانش بۆ کاری نەبوونی سەرچاوەی زانیاری و قۆڕەکاری لە پێدانی زانیاری لەلایەن فەرمانگە و دام و دەستگاکانی حکومەتەوەیە بە بڕوای ڕێکخراوەکان پێویستە یاساکە چالاک بکرێت و هەموو دام و دەستگاکانیش پابەند بکرێن بە پەیڕەویکردن لە یاساکە. ڕامیا ڕوسمان کەناڵی پێام سلێمانی.